هەناسەکانی دڵ لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. هەموو بوون ئاوێنەیەکە. لەم جیهانەدا هەموو شتێک ئاوێنەیەکە. ئەو نیشان دەدات و زمانێکی گۆیایە باسی ئەو دەکات و نەغمەیەکە ئەو دەدەرچێنێت. مرۆڤ و بوونەوەران و هەموو جیهان بە دەنگ و بێدەنجیان، بە وەستان و جوڵەیان، بە بوون و بە بەرهەمەکانیان هەمیشە شایەتی لەسەر ئەو دەدەن. بە ئەندام و فەرمانەکانیان ئەو دەڵێنەوە، بە مانا و ناوەڕۆکیان ئاماژە بە ئەو دەکەن، بە شکڵ و شێوە و ڕەنجیشیان وەک سێبەرێکن لە چاوڕ و ناچی بوونی ئەودا. با ئەوانەی نایبینن نەیبینن، بەڵام ئەوانەی کە چاویان لەگەڵ بەسیرەتیاندا یەکی گرتووە و مافی نیعمەتی بینین دەدەن، ئای چ شتانێک سەبارەت بە و لە هەموو شتێکدا دەبینن و چ دەنگ و چ وشەیەک دەبیستن لە درەوشانەوە جیاوازەکانی ئەوەوە. ئەگەر دڵەکان کراوە بن بە ڕووی ئەودا و چاوەکانیش بێ پەردە بن، ئەمە لەوانەیە بۆ هەموو کەسێک بە هەمان ئاست مەیسەر نەبێ. هەر کاتێک لە کتێبی بوونەوەران بڕوانین و بە وردی بکەوینە خوێندنەوەی، هەر کاتێک لە پێشانگای گۆی زەویدا بگەڕین و تەماشا بکەین، هەموو شتێکی ناوی زیاتر کەمەندکێش و پتر مەستمان دەکات. ئەوانەی کە بە ناوی بەدیهێنەرەوە بۆ بوونەوەران و ڕووداوەکان ناڕوانن یاخود ناتوانن بڕوانن، ئەم سیحر و ئەم مانا و ئەم ناوەڕۆکەی ناوی نابیستن، ئەم جوانی و ڕێکوپێچی و نەرمی و ناسچەی ناوی نابین و هەز بەویست و ئیرادە و دانایی پشت هەموو بەدی هاتووان ناکەن. ئەمە لە حاڵێکدا کە هەموو دەمێک بوونەوەران ئەفسونێکی سحری بەسەریاندا هەڵدەکات و وەک چێڵگەی گوڵان دەشنێتەوە سروشت، چەپکەکانی ڕووناچی دەبارێنن، وەک ئەوەی بە میهرەبانیەوە بەسەرماندا بڕژێن. شەماڵەکان هەموو ساتێک بە نەرمونیانێکی جیاوازەوە دەست بە هەموو لایەکماندا دەهێنن و بە 1001 بۆنەوە هەڵدەکات. بەڵێ لە چاوی ئەو کەسەدا کە دیدگای خۆی ڕێک خستووە، گشت گیاندار و بێجیانێک بە بەژن و باڵاکەی پەنجە بۆ ئەو درێژ دەکات و کاتێک بۆ ئێمە پێدەکەنن ئاماژە بە ئەو دەکەن و مانەکانی تایبەت بە ئەو لە شێوەی تابلۆی ڕەنجیندا دەردەخەن و دیمەنگەلێکمان دەخەنە پێشچاو کە دڵ لە تەمەشاکردنیان تێر ناخوات. ئای چ دەنگ و چ مۆسیقایەک دەدەن بە گوێماندا، لە چاوماندا سەرانسەری بوون لە حاڵەتی عەشق و بەیەکگەیشتندایە و ئێمەش تاو بەشداری ئەم ئاهەنگە دەکەین و بە ئەندازەی فراوانی ئاسۆمان تامی سەرمەستی دەچێژین و لە هەموو هەناسەدان و دانەوەیەکیدا یادی ئەو دەکەینەوە. چەند ڕوانینمان ڕوونتر بێت، ئەوەندە جیاوازتر هەز بە دەنگ و ڕەنگەکانی چواردە ورمان دەکەین و وەک ئەوەی لە زمانی هەموو شتێک تێبگەین، هەموو جوڵەیەکمانەی جیاوازی لێ دەردەهێنین و گشت دەنگێک جیاوازتر لێک دەدەینەوە. هەر لەو گژ و جیا و درەختانەی لە دەوروبەرماندا دەلەرێنەوە، هەتا ئەو باڵندانەی بەسەرماندا تێدەپەڕن، هەر لەو زیندەوەرە وردیلانەی لە ژێر پێماندا ژیانێکی ڕاکەڕاک بەسەر دەبن، هەتا ئەو بوونەوەرە مەزن و زەبەلاحانەی کە ترس دەخەنە نێودڵەوە، هەر لە چێڵگەی بوونەوەرانەوە هەتا مرۆڤ کە وەک دەست و قاچ و چاو و گوێ و زمان و لێوی درەختی بوونەوەران وایە. بەڵێ لە هەموو شتێک و لە هەموو تەنێکەوە نامەی پەرلەدار و بێپەرلە وەردەگرین و هەوڵ دەدەین بیخوێنینەوە و نهێنیەکەی ناوی بکەینەوە. چەند لە نهێنیەکانی شتێگەیشتین، ئەوەندە زیاتر ڕۆدەچین و بە دنیای ناوەوەماندا دەکرینەوە و ئەوەندەی تر شاباڵ دەگرین. خۆشبەختی بۆ ئەو کەسەی دەتوانێت ئەمە بکە تا ئەوەی چڕ دەبینەوە لە دیوی ناوەوەی هەموو شتێکدا. ئیتر بۆ کەسێکی لەم جۆرە جیهان و بوونەوەرانی ناوی کتێبێکی مانادارە و ئەم کۆشکە سیحر ئامێزەی دنیاش دەبێت بە پێشانگایەک و سەرگوزشتەی ژیانیش دەگۆڕێت بە گەشتێکی بەچێش بەرەو ئەبەدیەت. پاشان ئەو کەسە بەو شتانەدا کە دەیان خوێنێتەوە و دەیان بیستێت هەست دەکات زیندووە و تاوای لێدێت هەموو تەمەنی دەبێت بە مەلەیەک لە ئاسۆکانی دڵ و ڕۆحدا هەتا بوون و ئەو دیوی پەردەی بوون بکرێنەوە بەڕووی ویژداندا. ناسین و خۆشویستنی ناو ئەو کەسە دەگۆڕێت بە عەشق و تاسەیەکی قوڵ. ئیتر لە هەموو شتێکدا ئەو دەبیستێت و هەز بە ئەو دەکات و هەموو تەنێک پەیوەست دەکات بە ئەوەوە. ژیان لە چاوی ئەودا زۆر جوانتر دەردەکەوێت، هەموو شتێک زمان و شێوەی دەگۆڕێت و پێناسێکی سحر ئامێزی بۆ پەیدا دەبێت. ڕۆحیش کە گشتێ بینیە ڕووکەشەکانی تێپەڕاندووە، ئای بێدار دەبێتەوە بەسەر چ ڕازگەرێکی مەحرەمدا کە تا ئەو کاتە بوخچەیان نەکراوەتەوە. بەڵێ ئەگەر سنووری لاشە و مادە تێبپەڕێنین، سەرانسەری بوون بە شێوەیەک دەبینین وەک ئەوەی ڕەهەندی گۆڕی بێت. بە جۆرێک وا هەز دەکەین کە لە جیهانی خەونەکانداین، هەز دەکەین و هەموو ڕووداوێک جیاواز لێک دەدەینەوە. ئەو هەوایەی کە هەموو چرکەیەک هەڵی دەمژین، ئەو کانیاوانەی کە وشەی هوو دەچڕن، ئەو گژوجیا و درەختانەی کە بە شنەی با دەلەرێنەوە و
لە کاتی لەرینەوەشیاندا ناسکترین ئاواز لە شێوەی چەپکە مۆسیقادا پێشکەش دەکەن. ئەو ئەستێرانەی کە بە هەڵهاتن و ئاوەبوونیان هەموو شەوێک گۆرانیشی جیاواز دەڵێن، ئەو مانگ و خۆرەی کە بە ژمێریاریە ورد و ڕێک و پێکەکەیان هەموو ڕۆژ و هەموو شەوێک ئاهەنگ و شادی جیاواز ساز دەکەن. جگە لەمانە ئیمانیش بە ئەندازەی ئەو فراوانیی دەیبەخشێت بە دڵان وامان لێ دەکا هەموو شتێک بەیەکێک لە ئێمە یان پارچەیەک لە بوونمان بزانین. لە هەموو تەماشاکردنێکی ئەم جیهانە مەزنەی کە لێوان لێوە لە جوانی خۆمان دەدەینە دەست شەپۆڵەکانی عەشق و شەوق و وەک ئەوەی لە کاتێکی ئەفسوناویدا مەلە بکەین هەمیشە و بەردەوام بەرەو ویساڵی خۆشەویستی خۆشەویستان ڕێدەکەین. لە کاتی تێپەڕبوونیشدا ڕووناچی لەو نیشانانە وەردەگرین کە ئەو لەسەر ڕێگاکان دایناون و شێتانە چاکوچۆنی لەگەڵ هەموو گیاندار و بێگیانێکدا دەکەین کە دێتە ڕێمان و سڵاو لە ئاماژە و ئاماژەدارەکان دەکەین و هەوڵ دەدەین زەحمەتی ڕێبواری بگۆڕین بە ڕەحمەتی ڕێو ئەو چرکە و خولەک و سەعاتانی کە بە سپاردە لەم گەشتەدا پێمان دراون بانیەت و تێبینیە خواییەکان هێندە قۆڵی دەکەینەوە کە شایانی هەمیشەیی بێت و تاوای دێدێت ئەم ژیانە کورتە دەگۆڕین بە ڕێڕەوی جاویدانی. لە ڕاستیدا هەموو جوانیەکانی ئەم دنیاە کە لە دڵاندا سەرسامی دروست دەکەن بەنیەت و دیدی ئێمە و باویست و ڕوانینی خۆشویستراویش دەکرێتەوە و فراوانی بەدەست دەهێنێت و دەبێت بە ئەبەدی تا ڕۆژێک دێت درەوشانەوە ڕەنگا و ڕەنگەکان لە ئاسۆی ڕۆحماندا بێکوژانەوە و بە هەمیشەیی دەبریسچێنەوە. بەڵێ ئێمە تام و چێژی میوەکانی ژیان با لوتف و بەخششی خۆشەویستیمان دەزانین. پەیوەندیمان بە بوونەوەرانی دەوروبەرمانەوە و ئەندازی ئەو پێکەوە بوونە گەرم و گوڕ و هاوڕێیەتیمان لەم ڕێگایە دوور و درێژەدا لەگەڵ بەدیهاتواندا بە ئەندازی ئەو پەیوەندیە دەبێ کە بە خۆشەویستی تاقانەوە هەمانە. پاشان بە ئەندازەی پاراستنی گەرمی ئەو پەیوەندی و خۆشەویستی و نزیکیەی کە لەگەڵ ئەودا هەمانە پەیوەندیمان بە هەموو شتێک و هەموو کەسێکەوە بەردەوام دەبێت چونکە هەموو عاشق و پەیوەندیەکان هی ئەون. ئەویش تاقە فەرمانڕەوای تەختی خۆشەویستیە. هەموو شتێک بە بەژن و باڵای تایبەتی خۆی ئەو دەدرچێنێت و خۆشەویستی ئەو دەدات بە گوێماندا. ئێمەش بە درێژایی ئەم ڕێگایە لە بەرخاتی ئەو بگەین بە هەر شت و هەر کەسێک خۆشمان دەوێت. ئەگەر لەم ڕێیانەدا چاومان بکەینەوە ئەوە بۆ ئەوەیە کە شتێک لە لای ئەوەوە ببینین و ئەگەر گوێش هەڵبخەین بۆ بیستن تەنها بۆ ئەوەیە کە شتێک لە ئەوەوە بشنەوین. لە ڕاستیدا ئەمە مافی ئەوە و لە هەمان کاتدا قەرزی ئەستۆی ئێمەشە. بەڵێ ئەگەر سەری وشەیەک بگاتەوە سەر ئەو کەواتە نرخی خۆی دەستکەوتووە. ئەگەر بیرکردنەوە دەرگا بۆ ئەو بخاتە سەرپشت نرخێکی دەبێت. ئەگەر هەر جوڵە و پلانێک بە ئامانجی گەیشتن بەو ئەنجام بدرێ کەواتە لەسەر ڕێی ڕاستە. ئێمە بۆ خۆ ئامادەکردن بۆ جیهانێکی تر نێردراوین بۆ ئەم دنیاە. بانگەواز بۆ ئاینیش بریتیە لە بانکردنی مرۆڤەکان بۆ ئەو جیهانە. ئەوانەی کە باوەڕیان بەمە هەیە دەزانن بۆ ئەوە نێردراونەتە ئەم خانەی خەم و ئازارەوە تا بەهەست و بیر و نیەت و گشت چالاکیەکانیان وەڵامی ئەم بانگە بدەنەوە و ببن بە شایانی ئەو لوتف و بەخششانەی کە لە جیهانی نادیارەوە دێن و دەشزانن کە پێویستە لەسەریان بەدەم ئەم بانگەوازەوە بڕۆن. لە چاویاندا نووری ئەو و لە دڵیاندا سیحری باوەڕهێنان پێی و خولیاکانیشیان پڕە لە ئارەزووی بەتینی گەیشتن بە ئەو. بەم شێوەیە ئەوان بێوەستان و پشوو بەرەو ئەو دەڕۆن بە ئیمان و ئیسلام و ئیحسان گۆش دەبن و بە معریفەتی ئەو هەڵدەشێڵدرێن و بە عاشق و شەوقیش تا دێن نەرم و ناسک دەبنەوە. هەمیشە بەختیار و هەردەم سەرسام و بە درێژایی ڕێگا گوێ لەو سرودانە دەگرن کە بە باڵای ئەودا هەڵدەدەن. بە هەر کەس و هەر شوێنێک بگەن پرسیاری ئەوی لێ دەکەن. دەڕۆن بەرەو ئەو مەوجودە مەجهولە بەرەو سوڵتانی دیار و نادیار. چاویشیان تەنها لەسەر ئامانجەکەیانە. ناڵێن ئەم ڕێگایە چەند درێژە و کەی دەگەین بە مەنزڵ و بەیەکگەیشتن کێیە، بەڵکو بە ئومێدی لوتف و شەفەقەتی زیاتر هەمیشە دەستوریان ڕازگۆیە و هەڵسوکەوتیان لە بازنەی ئیخلاسدایە و بەو تاسەمەندیە زۆرەی کە هەیانە بۆ تەماشاکردن حەز ناکەن تەواو ببێت ئەم گەشتی معریفەتە. تا لە ڕۆیشتن بەردەوام بن ڕوخساری درەخشانی بەختی باشیان و دیوەکەی تری ژیانیان و دنیای ڕاز ئامێزی ئیمان زیاتر و باشتر دەبینن و لە هەموو شتێک پەیامی جیاواز وەردەگرن و لە هەموو هەنگاوێکدا دەنگێکی نوێ و لەگەڵ بیستنی مژدەیەکی تازەدا وەکو هەڵۆ لا شەقهەی باڵ دەدەن و وەک ئەوەی بەرز ببنەوە بۆ میعراج هەردەم لە هەڵکشاندان و دەگەن بە ڕاهەندانێک کە پێشتر نەیانزانیوە بە جیهانگەلێکدا دەگەڕێن کە نایناسن. سڵاو لە هەموو شتێک و هەموو کەسێک دەکەن
چەپکی زەردەخەنەیان بەسەردا دەبارێنن پاشان بەردەوام دەبن بەرەو کۆتا سنووری سروشت بەدەم بۆنکردنی گوڵ و گەڵاوە بەدەم گفتوگۆکردن لەگەڵ هەموو شت و هەموو کەسێکدا بەدەم هەواڵ گۆڕینەوە و چاکوچۆنی لەگەڵ ڕووناچی و سێبەردا لە هەر دەنگ و هەر وشە و هەر شکل و هەر شێوەیەکدا شتێک دەبیستن لە ئەوەوە ڕۆژێکیش دەبێت ئیتر بۆ هەمیشە لەگەڵ ئەودا دەبن و لە خۆیان ڕزگاریان دەبێت ڕوانین و ڕوانگەیان دەگۆڕێت و دەڕک دەبێت بە گوڵ و ژەهریش بە هەنجوین ئای بە جلوبەرگی شڕ و دراویانەوە دەگەن بە چپ لەو پایە و باڵایەک وەچێ دەزانێ ڕۆژی چەند جار بە جوانی جیاوازەکان سەریان سۆر دەمێنێت چەند جار بە سوپرایزە خواییەکان دڵیاندا دەخورپێت چ ڕازگەلێک سەر لە حەرەمیان دەدات و چەند ئاور لێدانەوە و ڕێزلێنان دەبینن کە داخراوە بەڕووی نامەحرەمدا کاتێک لە ئاوێنە جیاوازەکاندا تەماشای درەوشانەوە و ڕەنگاوڕەنگەکانی جوانی ئەو دەکەن ترپەی دڵیان دەگۆڕێت و لە هەموو لێدانێکدا وەک ئەوە وایە گوێیان لە ئەو ببێت لە ڕاستیدا بیستران مافی ئەوە و بیستن و هەوڵی بیستنیش ئەرک و فەرمانی ئێمەیە لە بەرخاتری جدیەتی ئەم ئەرکە و عەشق و شەوقی ئەم فەرمانی ئاوێنەداریە کە ڕێگاکان چەند هەوراز و ناڕەحەت بن هێشتا سەبارەت بە ڕێبواران وەک حەوانەوە وایە لە باخچەکانی فیردەوسدا لە سایەی ئەو ئاماژە و نیشانانەی کە لەلایەن ئەوەوە دانراون مەودا دوور و درێژەکان دەگۆڕێن بۆ گەشتێکی بەتام و بەچێش ئەو هەڵدێر و بربەستانەش کەوا دیارە نابڕێن بە جۆش و خرۆشی ویساڵ بە یەک جوڵەتەی دەکرێن و نەهەز بە ماندوێتی ڕێدەکرێت نە بە ئازارەکانی ڕۆیشتن ئارەزوو دەکەن ئەم ڕێگایانە هەرگیز تەواو نەبن ئەم ڕۆحانەی کە تەنها چاویان لە گەیشتنە بە خۆشەویست لە بچووکی جەستە و تەسکی مادیەت قوتاریان بووە و بەردەوام ژیان لە هەرێمی بێپایان و ڕەنجینی مەعریفەتدا و لە ناو باوەشی بەخشەشەکانی ئەودا بەسەر دەبن هەرتەنێک کە تەماشای دەکەن بە نامەیەک و مۆرێکی ئەوی دەزانن و ماچی دەکەن و دەیخەنە سەرسەریان و هەمیشە لە سنووری چێژ و لە زەتە مەعنەویەکاندا دەسوڕێنەوە هەر لووتکەیەکی ناسین و خۆشویستن کە دەیگەنێ بە دواهەمین خاڵی دەزانن کە دەست بیگاتێ و بە ئەڵڵاه و ئەکبەر ئەو گەورە ڕادەگرن و بە ئەلحەمدولیلاش سوپاسی خۆیان پێشکەش دەکەن بەڵام هەردوای دوو هەنگاوی تر ڕوبەڕووی تاوەبارانێکی چاوەڕوان نەکراو دەبنەوە و خۆیان لە زەمزەمەیەکی جیاوازی مەعریفەت و چێژە ڕوحانیەکاندا دەبیننەوە لە هەر مەنزڵێکدا کە پێی دەگەن درەوشانەوەیەکی جیاوازی جوانی دەبین و سەر لە نوێ بە عاشق و شەوقەوە دەکەونەوە ڕێ بەرەو وێزگە نەزانراوەکان لە ڕێگاکەیاندا جوانی بە دوای جوانیدا دێت و نەجلیوەی جەماڵی ئەو تەواو دەبێت و نە ئارەزووی تەماشاکردنیش لە ڕۆحەکاندا بۆ ئەوانەی کە دەبین و دەبیستن عەشق و شەوق لەم ڕێگایەدا ئەو دڵۆب دڵۆپانەی ویساڵیش کە ئاماژە بە دەریا دەکەن هەر لەم ڕێگەدایە ئەوانەی لە دڵۆپێکدا دەریا و لە گەردیلەدا کاچێشان دەبینن چێ دەزانێت چ دیمەنگەرێکی جیهانەکانی تر دەبین و چ کۆمەڵە دەنگێکی نەبیسترا و دەبیستن چونکە ئامانجی بوون تەماشاکردن و خوێندنەوەی ئەمانەیە هەر ئەمەشە نهێنی بەدی هاتنی مرۆڤ